زۆر بەما و کێشەیەمان بۆ دروست بووە کاتێک دەمانەی موبایلێک بکڕین بەڵام نازانین چ موبایلێک باشترین موبایلە بەجێرەی و پارەی کە هەمانە بۆیە ناچار دەبین پرسیار لەم لەو بکەین لەو فێرکاری باز لەوە دەکەم کە چۆن باشترین موبایل هەڵبژێری بێ و پێویست بە یارمەتی کەس بێت بۆیە ئەگەر حەستان لە فێرکاریە هەتا کۆتایی ڤیدیۆکە لەگەڵم بن سەرەتا ئەگەر بەڕێز بینێرێکی نوێی لە کەناڵ یوتیوبەکەم هیوادارم سبسکرایبی کەناڵەکەم بکەی و زەنگۆڵەکەش ساڵاب بکەی بۆی بەردەوام بینێ فێرکاریەکان بی هەروەها دەتوانی بلە بەشی پلەیلیست بینێری کۆمەڵێک ڤیدیۆ بی کە لەوانەیە وەڵامی بەشێکی پرسیارەکانی بەڕێز بێت بەردەوامیش ڤیدیۆ لێ زیاد دەکەی لەوەی ئێوەی بەڕێز سوودی لێ بینن بۆ ئەو مەبەستا وێبسایتێکدا پێدەناسێنم کە کارێکی زۆر ناوازە دەکات و کۆمەڵێک تایبەتمەندی هەیە دەڕۆینە گۆگل کڕۆم دەنووسین ئارامۆبی لە سێرچەکە یەکەم دانایان دەکەینەوە لینکی ئەم وێبسایتتان بۆ لە دیسکریپشنی ئەو لە کۆمنتەکەش دادەنێم ئەو وێبسایتە کۆمەڵێک تایبەتمەندی هەیە بەڵام ئەوەی کە من ئێستا بەسمە ئەوەیە کە چۆن گونجاوترین موبایل هەڵدەبژێرن بەجێرەی و پارێکە هەمانە لە لای دەستەچەفی سەرەوە دەست دەنێن سەر سێ هێڵە یەکەم دانایە کە نووسراوە ئەسعار نرخەکان دەیکەینە ئەو وڵاتان پیشان داتن کە دەتەوێت نرخەکەی لێ بزانێ بەڵام ئەمە لە عێراق دەژین عێراق هەڵدەبژێرین لێرە پێت دەکرێت نرخی ئەو موبایلێکە خۆت دەتەوێت بیکڕی لە نێوان چەند و چەند بێتن هەڵدەبژێری هەموو کۆمپانیەکانی تێدا سامسۆنگە شاومیە ئەپڵە هواویە نۆکیا ڤیڤۆ تێکنۆ زۆربەی وانەی کە لە عێراقەنە موبایلەکان لێرە دەتوانێت هەڵبژێری لێرە دەتوانی ئەو موبایلەکە دەتەوێت بیکڕی نرخەکەی لە نێوان چەند و چەند بیتن بۆ نمونە دەتەوێت لە نێوان $200 بۆ $250 بێ یان با بڵێن 200 بۆ $300 بیتن دەتوانی تحکم پێ بکەیت تا زیاتر مەوداکەی زیاتر بیتن موبایلی زیاتر پیشاندات و کۆمپانیای زیاتر پیشانداتن لەوانەیە ئەگەر مثلا مەوداکەی کەم بێ لە نێوان 200 بۆ $300 بێ هەندێک کۆمپانیا موبایلیان لەو نرخەیە نەبێتن بۆ نمونە کۆمپانیای ئەپڵ ئێستا ئەمە دای دەنێن موبایلێک بکڕین لە نێوان 200 بۆ $300 دەست دەنێن سە تەسفیە دێنە خوارەوە ئەو موبایلانی کە سامسۆنگ هەیەی لەو نرخەیە با بزانێت چ موبایلێکە ئەو موبایلێکە هەیەی سامسۆنگ گەلاکسی A23 دەتوانی بیکەیەوە بزانی مواصفاتەکانی تەبعاً نرخەکەی نووسێت $290 ئەو نرخەی ئێرە دەنووسێتن لەگەڵ بازار 10 بۆ $15 فەرقاویش بەجێری ئەو دوکانێک کە دەیفرۆشیتن دەیکەینەوە دەتوانین مواصفاتەکانی بینین شێوەکەی مثلا چەند ڕەنگی هەیە ڕامەکەی مثلا ئێستا دەیبینی 8 گیگایە و زاکرەکەی 128 دیقەی کامیرەکەی 50 مێگاپیکسڵە و پاتریەکەی 5000 و نیزامی 12 ئەندروید لەسەرە دەتوانی زۆر شت لەسەر موبایلەکە بزانی نرخەکە طبعا زانیمان دەتەوێت مثلا بگەڕێەوە بزانی لە کۆمپانیای تر چ موبایلێک لە نێوان ئەو نرخە هەیە دەگەڕێینەوە لێرە شاومی هەڵدەبژێنە بۆ نمونە هەروە گوتمان ئەپڵ موبایل نییە لەو نرخەیە پیشانی نادە لە ڕزێ و کۆمپانیانێکە بەدوای دەگەڕێ شاومی هەڵدەبژێریم بزان چ موبایلە چێ لەو نرخەی لێرە شاومی ئەوە ڕێدمی نۆت 11S هەیە پۆکۆ ئێکسار پرۆ هەیە 5G نرخەکانی نووسراوە ئەوەیە مەسەن $289 $225 کامە موبایلت بەدڵ بوو هەڵی دەبژێری بۆ نمونە ئێستا ئەو پۆکۆی دەکەینەوە ئی کۆمپانیای شاومی دەتوانی شێوەکەی بینی دەتوانی ئەو ڕنگانی کە بەردەستە بیبینی یەک ئەوانیان دەتوانی بە شێوەی 3D بیبینی 3D کە دەست لە 3D کە دانات بەو شێوە دەیبینی هەر سێ ڕەنگیش دەتوانی بینی بۆ نمونە ئێستا ڕەنگی یەکەم دەتوانی ئەوای لێ بکەی بیبینی بزان ڕەنگەکەی چۆنە هەموو لایەکانی توانی ببینی ڕەنگی دووەم لەسەرەوە دەستی لەسەر دادەنێ دەتوانی بینی بێ ڕەنگکان دەبینی مەسەن ئەو ڕەنگە شینێ هەیە زوومی دەکەی بە گوێرێک کە خۆت حەز لێ توانێ هەموو ببینی ڕەنگی سێمیشی ئەو ڕەنگە زەردەشی زۆر جوانە دەگەڕێینەوە بۆ نمونە دەوانەی لە هواوی لە هۆنۆر لە ئۆپۆ لە کامەی کە بۆ نمونە ڕیلمی هەڵدەبژێریم بزانین لەو چ موبایلێک هەیە ئەویان کە ڕێلمی نۆ پرۆ بۆ نمونە بە $254 زاکری 128 دەکەینەوە بزانین مواصفەتەکانی بەدڵمانە دەڵێ ڕامی 8 گیگایە و زاکری 128 گیگایە کامیرەکەی 64 مێگاپیکسڵە و مواصفاتەکانی هەموو نووسراوە لە خوارە توانی مثلا لە کێوە بەردەست بووە بۆ نمونە لە مانجی 2022 لە بازارەوە هەیە ئێستا وای دادەن کە بەڕێزت دوو موبایلت بەدڵ بوو نازانی کامای هەڵبژێری و دوو دڵ بووی لەسەر بۆ نمونە ئەو سامسۆنگیان کە A23 حەزت پێی بوو لەگەڵ موبایلێکی پۆکۆ X4 پرۆی شەریکەی شاومی ئەویان دەکەینەوە دەتوانین مقارنەی پێ بکەین لە تەنیشتێک دێنە خوارەوە دەزانێن سەقارن الجیهاز ئەویان
لێرە لەسەرەوە بەشێک دەداتێ دەتوانانی سێرج لە ئەو مۆبایلە بکەیت کە دەتوانێت مقارنە پێ بکەیت. لێرە دەنووسین پۆکۆ X4 Pro ئەویان ئەو دوو مۆبایلە مقارنە پێ دەکەن کە مۆبایلەکەمان دۆزیوە لێرە دەزانێت سەقارن الآن ئەویان لێ دەدەین. دەتوانێت هەموو مواصفاتەکان لە تەنیش یەک بینی، ڕەنگی مۆبایلەکە، مارکەکەی، نرخەکەی، پاتریەکەی. بۆ نمونە ئێستاوایان سامسۆنگ A23 کە هی کۆمپانیای سامسۆنگەوەی تری شاومی پۆکۆ X4 کۆمپانیای شاومیە. سامسۆنگکە لە مانگی 2022 بەردەست بوو، ئەوەی تریان لە مانگی 2 2022 ینی کاتەکانی لێک نێزیکە. ئەوە نرخی جیهانیەکەی نووسراوە کە لە عالەمی لە چەند دەفرۆشی. لەوانەیە لە عێراق نرخەکەی فەرقە لەبەرەوەی گومرکیان فەرقە. طبعا نرخی عێراقیش دەتوانی سەیری بکە هەر وەک لەسەر لە پێشتر باسم کرد. یەکێک مۆبایلەکان تەماشایان دەکەی تەسمیمەکەیان مەسەلەن ئێستا سامسۆنگکە 195 غرامە ئەوەی تریان 205 غرامە، یعنی نزیک 10 غرام وزنی زیاترە پۆکۆیەکە. موادەکەی مەسەلەن ئەوەی تریان لە پلاستیکە، ئەوەی باسی نەکردیە. ڕەنگەکانی کە بەردەستە سامسۆنگکە ڕەش سپی و شین و خۆخی نازەمە چ ڕەنگکە، ئەو تریان ڕەنگی ڕەش و شین و لەگەڵ ڕەنگی زەرد. زۆری شاشەکان لێرە LCD ئەوەی تریان ئەمۆلیدە، تەمان ئەوەی ئەمۆلیدە باشترە لە ڕووی دیقەی ڤیدیۆ و ڕسمەکانیەوە. قیاساتی شاشەکەیان کە تقریبا زۆربیان 6.6 یان 6.7 ئینجە، زۆربەی مۆبایلەکان ئێستا بەو شێوەیە. ئەو مواصفاتانە زۆر وردن، لەوانەیە هەموو کەسێک حەزی لێ نەبێ سەیری بکاتن، بەڵام زۆر کەسێ گەیمینگ دەکات یان دەوێت هەموو مواصفاتەکان بزانێت، توانی یەکێک مواصفاتەکان بینیتن. مەسەلەن تەردودی ئەوەی سامسۆنگکە 90 هێرتزە، ئەوەی تر 120 هێرتزە، لەوانەیە لۆ PUBG یان لۆ یاریەکانی تر سوودی لێ ببینن. نیزامەکانی طبعا سامسۆنگکە ئەندرویدی 12 لەسەرە، پۆکۆیەکە ئەندروید 11 لەسەرە، لەوانەیە ئەندروید 12 ئەپدێت لە هاتبی ئێستات. زۆری معالجەکەی باز دەکاتن. ڕامەکان کە بەردەستە، کەمترین ڕام کە هەبی سامسۆنگکە 4 گیگا، ئەوەی تر کەمترینیان 6 گیگایە. زۆرترین ڕام کە هەیبیتن 8، ینی مۆبایلیان هەیە بە 8 هەیەە 4، ئەوەی ترشان 8. سعی تەخزین ئەوەی کە زاکرەکەی چەندە 64 هەیە کە کەمترینە. سامسۆنگکە 128ەکە زۆرترینە، لە پۆکۆیەکە کەمترینە 128 گیگایە و زۆرترینشان 256 گیگایە. ئەو نسخانەی لێ هەیە، مەسەلەن ڕامی 4 سامسۆنگکە لەگە زاکرێ 64، ڕامی 6 زاکرێ 64، ڕامی 6 128 دەیبینە هەروە خۆتان. مواصفاتەکانی هەموو نووسراوە، بەسمەکەی و کامیرەکەی. مەسەلەن کامیرەی پێشەوەیان سامسۆنگکە 50 مێگاپیکسڵە، ئەوەی تریان 108 مێگاپیکسڵە. عادەسەوە هەموو شتەکان تێدا، ڤیدیۆ دەتوانێت بە 4K بگرتەوە، پۆکۆیەکە وانە. مواصفاتی کامیرەی پێشەوە ئەوەی کە سێلفی پێدەگری، سامسۆنگکە 8 مێگاپیکسڵە، ئەوەی تریان 16 مێگاپیکسڵە. زۆری سەماعەکانی مەسەلەن ئەوەی تریان ستریۆی، ئەوان ستریۆ نیە، ستریۆ ئەوەیە کە سەماعی لە خوارەوە لەسەرەوە هەیە، دەنگەکی زۆر باشی دەبیتن. هەموو مواصفاتەکانی هەیە لێرە. مەسەلەن شتێکی زۆر گرنگ ئەوەیە پاتری هەردووچیان 5000 ملیئەمپێرە. ئەی شەحنەکەیان ئەوەی سامسۆنگکە طبعا هۆرچیان شەحنی خێرانە، فاست چارجن، بەڵام سامسۆنگەکە 25 واتە، ئەوەی تریان 67 واتە. لە 67 واتەکەی کە پۆکۆیە دەلێت لە 0 تا 70% بە ماوەی 22 خولەک دەگاتێت، لە 0 تا 100 بە 41 خولەک تاو دەبیتن. ئەو داتای باز نەکردێت لە سامسۆنگکە، بەس تاکید تاخیرتر ینی پڕ دەبیتن. هەموو مواصفاتەکانە ئەی ئەگەر لە سێ مۆبایل دوو دڵبی، دوایان بەو شێوەیە مقارنە پێ دەکەی. ئینجا ئەوەی سێمیشان دەینی، مەسەلەن لە نێوانە دوانە کامە هەڵبژارد، ئینجا ئەوەشیان مقارنە دەکەی لەگەڵ ئەوەی تر بە جێرەی نرخەکە و مواصفاتەکانی و ڕەنگەکەی و وەزنەکەی و هەروەها بە جێرەیە کۆمپانیەکە خۆت دەتەوێت. زۆر کەس هەیە دەوێت تەنها مۆبایلی ئەپل بکریتن، ئیتر لە ناو مۆبایلەکانی ئەپل دەتوانی کامەی گونجاوترینە خۆت هەڵبژێریت. طبعا نرخەکانی زیاترە، دەتوانی مەسەلەن لە 500 بۆ 900 دلار یان 1200 دلار هەڵبژێری. یان لە سامسۆنگ زۆر کەس هەیە بەس دەوێت سامسۆنگ بەکاربێن بە جێرەی ویستی کەسەکە و داخوازی کەسەکەیە. یەک تێبینی گرنگ هەیە لە کۆتاییەکەی مەبەستمە بیڵم ئەویش ئەوەیە هەر کام لە مۆبایلانت هەڵبژارد کە باسم کرد بوو بە جۆرێک کە خۆت حەزت لێ بوو، ناوی مۆبایلەکە لە یوتیوب سێرچ بکە بە زمانەکانی کوردی، عەرەبی، ئینگلیزی، ڤیدیۆی لەسەر هەیە بۆی بزانی خاڵی بەهێزی ئەم مۆبایلە چییە و باشەکانی چییە، هەروەها خاڵاوەزەکەی چی و چی خراپە بۆی کە کڕیت پەشیمان نەبیەوە. هیوادارم سوودتان لە ڤیدیۆ بینی. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لە بیرتان نەچێت لایکی ڤیدیۆکە بکەن و لە کۆمنتی سەرنجی خۆتان بنووسن. زۆر سپاس کە بینەر بوون، خواتان لەگەڵ.